صلى الله عليه وسلم طريق من دكات فرمي من استطاع منكم أن يكون له خط من عمل صالح فليفعل. هر كسك لأيوة لتواناي داهية هندي كردوي نهيني بكات بابكت بلام نهينية هيج كسك في نزانت بيني خوت وخوات الرقابة جاري وهي أو كردوي كبيغمري خواه صلى الله عليه وسلم آموشگاری ئێمەی کردووە بە نهێنی ئەنجامی بدەین. زۆر جار لەوانەیە قورئان خوێندنێک بێت دەگونجێ قورئانێک بێ بیخوێنین بە نهێنی چەند ئاەتێک چەند جوزئێک لە شوێنێکا بخوێنین نە خێزانمان بزانێ نە برادەر و نە هیچ کەسێک ئەمە هەڵی گرین وەکو زەخیرەیەک بۆ قیامەتمان چونکە ڕیایتیان نییە لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورەیە چونکە ئێمە شانازی پێوە ناکەین هیچ کەسێک نازانێ ئیلا خوای پەروەردگار نەبێت چونکە عیبادەتی نهێنی خێر و چاکەکردن لە نهێنیدا هیچ کەسێک ناتوانێت ئەنجامی بدا ئیلا ئینسانە ڕازگۆکان نەبێت. ئەوانەی کە بەڕاستی ڕازگۆن ئەوانەی کە بەڕاستی بۆ خوا ئیش دەکەن بۆیە دەگونجێ جاری وا هەیە لەناو سەیارێکدا بەتەنها دەڕۆی بۆ مزگەوتێ ڕێگاوبانێ سەفەرێکە بەتەنهایی دەتوانی بۆ خۆت چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخوێنیت ئەوەندەی توانات هەیە بیکەیتە توێشی بۆ قیامەت دوایش کە هاتیتەوە لای ماڵ و منداڵەکەت باسی نەکەی لا هیچ کەسێک باسی نەکەی منە ڕێگا قورئان خوێندووە ئەمە هەڵگرە وەکو زەخیرەیە بۆ قیامەتت چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هل صحيح جامع الصغيرة دفرميه والمصر بالقرآن كالمصر بالصدقة أو كسيك بنيهني قرآن دخوينيه وكو أو كسوايك بنيهني خير وصدقة دكات بيقومان أو خير تلو تاكتلا نهيني موسيوني بالمجوليني كسبيت نازاني جاء أمر خوشويسي خواه صلى الله عليه وسلم وسيتي بو إيمة كدوها قرآن خوندن من هبت بنيهني عبادتك لعبادتك كان إمام مالكي كوري دينار رحمة إخوائي لبي كاتك قرآني دخوينت كيكي لزانا كاني تابعين رحمة إخوائي لبي قرآني دخوينت بس كاتي بيزانا يكسك لدرقاقو نزيك بوتوا برولاي أو دي يكسر قرآنكي دادا بوشي وصوتكي كزكت بوي نزاني قرآن دخوينت چندهات ياچاك بو قرآن يخندو خلق هاتو رجورو بولايان قرآن عندها بوشي ئەمە شتێکە بۆ خوایە جا بۆی هەر کەسێک لە ئێوە توانای هەیە با ئەم کارە ئەنجام بدات چەند کردەوە و قسەیەکی نهێنی هەبێ تەنها بینی خۆی و خوای پەروەردگار بێت. لە حەدیث صحیحەکەی جامع الصغیرە هاتووە خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئێمەی کرد فەرمووی من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. هەر کەسێک لە ئێوە لە توانایدا هەیە کردەوەی نهێنی ئەنجام بدات بینی خۆی و خوای پەروەردگار بێ بە ئەنجامی بدات. زۆر جار ئەو نهێنیە ئەو خێر و چاکەیە چەند دڵۆپە ئاوێکە لە چاوت دێتە خوارەوە لە شەودا شەو نوێژ دەکەیت لە ترسی خوا دەگریت لە کاتێکا تەنهایی لە خوا دەترسی و دەترسی خوا دەگریت چونکە یەکێک لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ناخۆشی قیامەت نابینن کەسێکە وەڕەجوڵ ذەکەر الله خالیا فەفاضت عەیناهو لە شوێنێکی تەنهادایە کەسێک ژنە یا پیاوە باسی خوای گەورە دەکا و خوای گەورەی بیر دەکەوێتەوە دەست ئەکا بە گریان فرێژێت بە چاوێدا دێتە خوارەوە. جا بۆیە لەوانەیە ئەو نهێنیە کە تۆ هەڵێگری بۆ قیامەتت چەند دڵۆپە تکە فرمێسکێکە لە چاوت هاتۆتە خوارەوە لە ترسی خوا وەکو خۆشەویستیە بۆ خوا ئەمە هەڵگرە بۆ قیامەتت لای خەڵکی باسی مەکە چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح تەرغیب هاتووە ثلاثة لا ترى أعينهم النار وعين بكت من خشية الله. سێ چاو هەیە ئەم سێ چاوە ئاگری دۆزەخ نابینن بە ئیزنی خوا ئاگری دۆزەخ بە چاوی خۆیان نابینن. یەکێک لەوانە کەسێکە لە ترسی خوا بگرێت گریان وانەزانی شتێکی بەسیطە
ئینسان کە لە ترسی خوا گریا باسی قبر و قیامەتەکە دەگری، باسی ترسی خوا دەکات دەگری. ئەو کەسە بە تایبەتی بە نهێنی هەندێک جار لە ماڵەوە شەو مناڵەکان خەوتون، خێزانت خەوتووە، خوشکی بەڕێزم مێر دەکەت خەوتووە لەگەڵ مناڵەکانە، حەوسە چەند بە کاتێ نوێژ بکە و لە سەجدەدا لە خوا بپاڕێرە و بڵێ خوایە لێم خۆش بە، خوایە لێم خۆش بە. یەکێ پیاچەکان دەفەرمی ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ خۆش شار بووە لە ترسی هەنێ دەسەڵاتداری زاڵم، ئەڵێ شەو خەبەرم بووەوە، کاتێک کە خەبەرم بۆ سێریکم ئیمام حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ بە کوڵ دەگری، وتم چی بووە؟ بەم شەوە دەگریت ڕەحمەتی خوات لێ بێ، بووە بەم شەوە خەڵک گشتی خەوتۆتۆ دەگریت. فەرمووی وەڵاهی تاوانێک لە تاوانەکانم بیر کەوتەوە کە سەرپێچی فەرمانی خوام کردووە لە ترسی خوا دەگریم، لە ترسی خوا دەگریم. ئەو نەیزانی هاوڕێکی خەبەری دەبێتەوە، بۆیە ئەو شتێک کە تۆ بۆ پاشە ڕۆژی خۆت هەڵی دەگری لەوانەیە چەند فرمێسکێک بێ لە بینی خۆت و خوای گەورەدا بە کەمی مەزانە کە لە ترسی خوا وەکو خۆشەویستیەک بۆ خوا فرمێسکەکانت دەڕژێنی دەڵێ خوایە لێم خۆش بە. ئەگەر ئەمەت هەڵبتۆ بە قیامەت بە کەمی مەزانە، چونکە هۆکارێکە بۆی کە خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگارت کرد، هۆکارێکە بۆی کە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا بێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. صحيح الجامع. هەر کەسێک لە ئێوە لە توانایدا هەیە با کۆمەڵێک نهێنی کردەوەی چاکی نهێنی هەبێت بینی خۆی و خوای پەروەردگار بێت، هەڵیگرێ بۆ توێشویە بۆ قیامەتی، چونکە ڕیایتیان نییە، سمعە و ناودەرکردنی تیان نییە، تەنها لەبەر خاتری خوایە. ئەگونجێ ئەو نهێنیە، ئەو عیبادەتە نهێنیە خێر و سەدەقەیەک لێ دەیکرێ دەستی فەقیر و هەژارێکە. فەقیر و هەژارێک بەبێ ئەوەی تەسویری بکەی، بەبێ ئەوەی باسی بکەی لای خەڵکی، بەبێ ئەوەی بەڵاوی بکەیتەوە، مەڕۆ پێویست ناکە هەتا قاچی تەسویر بکەی، پێویست ناکە دەرگای حەوشەکەی تەسویر بکەی، چونکە هەموو کەسێک لە ئێمە کۆمەڵە خزمێکمانەیە فەقیرە دەزانین دەرگاکەی شێوەی چۆنە. شتێک بکە لە بینی خۆت و خوای پەروەردگارە، بڕۆ بەر دەرگاکە بیدەرێ با خەڵک نەزانێ، ئەوەی کە تووشت بۆ جیاوازە، بەس تۆ ناتەوێت حەز ناکەی خەڵک ببینێ. ئەگونجێ ئەو خێر و سەدەقەیە کە بە نهێنی دەیکەی توێشوێکی گەورە بێ بۆ قیامەتت، حەز ئەەکەی غەیری ئەو هەژارە هیچ کەسێک نەزانێت. بەڵێ لە حەدیثێکی جامع سەغیر هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم صدقة السر تطفئ غضب الرب. صدقە و خێری نهێنی تووڕەبوونی خوا ناهێڵێ، واتە ئەگەر خوا لێشە تووڕە بێ کە خێر و سەدەقەت بە نهێنی کرد، خوا لێ تووڕە نابێت، تووڕەیی خوای گەورە ناهێڵێت. جا ئەگەر پێت خۆشە تووڕەیی خوا، غەزەبی خوا لە کۆڵی خۆت بکەیتەوە، ڕزگارت بێ لێی، بە هەندێک خێر و سەدەقەت هەبێ نهێنی بێت. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم یەکێک لەو کەسانی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدایە ناخۆشی و ناڕەحەتی قیامەت نابینێ، ئەو کەسەیە بە دەستی ڕاستی دەیبەخشێ، دەستی چەپی پێی نازانێ. نەک بچی حەیەی کابرای فەقیری داماوەری، شتێکت کرد لە بینی خۆت و خوای پەروەردگار بینێرە بۆ قیامەتت، ئەو کاتە ئینشاءڵڵا دەبینی چەندێ پاداشتی لەسەر وەرەکەی. یەکێک لە پیاوچاکان کە ناویمان بیستۆ زەین العابدین ڕەحمەتی خوای لێ بێ، پیاوێکی دەوڵەمەند بوو، خەڵک وای دەزانی خێر و سەدەقەکەم دەکات، پیانە تۆ ڕەزیلی، تۆ کەسێکی سەخینیت. لە شاری مەدینە کاتێک کە وەفاتی کرد، ڕەحمەتی خوای لێ بێ زەین العابدین، کاتێک کە وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێ، سەیری پشتیان کرد، سەیرەکەم شوێنی هەمووی حەبل و شتە، شوێنی حەبل و کۆڵی پێوەیە. دەڵێن نزیکی 100 ماڵ لە شاری مەدینە، 100 ماڵ خواردنیان بۆ دەڕۆی، ئاردیان بۆ دەڕۆی، گەلمیان بۆ دەڕۆی، نەیان دەزانی کێیان دادێ. کاتێک کە خەبەریانە بۆ باینسێکن گەلمەکە لە بەردەماڵیانە دانراوە، نەیان دەزانی کێ. 100 ماڵ لە شاری مەدینە. ئەم پیاوە ڕەحمەتی خوای لێ بێ بە شەو بە نهێنی ئەڕۆشت کۆڵە گەلمی ئەبرد بۆ فەقیر و هەژارەکان و بۆیانی دائنا، بەڵام ئەوانیش نەیان نەزانی کێ دایناوە. بەس کاتێک کە وەفاتی کرد،
خەڵکی مەدینە ئەو ماڵە فەقیرانە ئیتر ئەو گەرم و یارمەتیە نەما زانیان ئەمە زەین العابدین بۆ ڕەحمەتی خوای لەبێ هەموو شەوێک بەنهێنی هاتووە خواردنەکەی بۆیان دانا و ڕۆشتووە ئیتر ئەو خەڵکە فەقیرە دوای چەند ڕۆژێک کە شەوانە ئاهاتنە دەرەوە دوای بەیانی سێکە هیچ دیار نییە دوو ڕۆژ سێ ڕۆژ هەفتەیە دە ڕۆژ نەما بە مردنی ئەو پیاوە کۆتایی پێهات ئەمە خێر و سەدەقەیەکە بەنهێنی نەپۆزی پێوە لێدا نەخۆی پێفش کردەوە نە خەڵکی زانی دوای مردنەکەی خەڵک زانی ئەمە وتیان ئەم شوێنانەکە هەموو شین بۆتەوە دیارە ئەمە هەموو شوێنی کۆڵە شەو کۆڵی بردو بۆ ماڵە فەقیرەکان بەڵام کەسیش نەیزانی تا بێت ئەوە بنێرە بە قیامەتی خۆت خێر و سەدەقە دەکەی حەیای فەقیر مەبە و خۆش و تووشی ڕیامەک یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لحديثك صحيح جامع صغيرة وخشويس إخوة فرمي صلى الله عليه وسلم من استطاع منكم أن يكون له خب من عمل صالح فليفعل هركسك لأيه وتواناي هي باهند يكردوي چاكو خير وصدقيني يعني هبه هيج كسك في نزالي بەنهێنی بینی خۆی خوای پەروەردگار بێ وەکو زەخیرەیەک و توێشوویەک بۆ قیامەتی خۆی هەڵیگرێت بەنهێنی تۆ بۆ خوا دەیکەی خوا مەدحت کا باشە یا من مەدحت کەم خوای گەورە بتبینێ بەنهێنی خێر دەکەی باشترە یا من بتبینم هەڵی بژێرەوە خۆت ئەگونجێ ئەو نهێنیی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم تۆ کردەوەی چاکی تێ ئەنجام بدەی ئەگونجێ چەند ڕکاتێک شەو نوێژ بێ لە شەوێکی تاریکدا لە کاتێکا خێزانت خەوتووە خوشکی بەڕێزم مێردت خەوتووە مناڵەکانت خەوتون لەسەر جێگاکەت هەڵئەسی یەکێ پیاوە چاکان خێزانەکەی باسێکە ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ شەو لەگەڵما ئەخەوت وەکو چۆن مناڵێک دایکی ئەیخەڵەتێن یا دایکی خۆی کاتە خەوتوو بووی مناڵەکە بخەوێ کە مناڵەکەی خۆ دایکی ئەڵسێ بەلای ئیشەکانی خۆیەوە ئەڵێ ئەوی چۆن مناڵ فێڵی لێکرێ بۆی دایکی بیخەوێنێ ئەڵێ ئاوای لە من نەکرد کاتێک کە خەون بیاکەوت هەڵەسا بۆ نوێژکردن و دەچوو بە سەجدە حەزی ناکرد خێزانی بزانێت ڕەحمەتی خوایان لێبێت لەوانەیە ئەو نهێنیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەڵیگرە بۆ قیامەتت بە نهێنی لەوانەیە چەند ڕکاتێک بێت لە نوێژ لە شەودا ئەنجامی بدەیت پێویست ناکە بەیانی مام حاجی بڵێ ئەم شەو ڕکات نوێژم کرد هەموو شەوێ شەو نوێژەکەم مام حاجی دەمی خۆت بگرە کاک فەڵان کەس دەمی خۆت بگرە پێویست ناکە بەیانی لەسەر سفرەکە باسی بکەیت یەکێک پیاو چاکان دەڵێت لەگەڵ کوڕەکەم هەستا شەو نوێژم کرد کوڕەکەم وتی باوە گیان ئەزانی سە خەڵکی زۆرێ خەوتووە وەکو من و تۆ شەو نوێژ ناکە وتم ڕۆڵە گیان مادەم ئاوا دەڵێ بخەوە خەوەکە بۆ تۆ باشتر ئەوەتە خۆت بە گەورە دەزانی خەڵ بە بچووک دەزانی ئەگونجێ ئەو نهێنی کە پێغەمبەری خوا باسی کردە صلی الله عليه وسلم هەڵیگرە بۆ قیامەتت چاکی نهێنی چەند ڕکاتێک بێ لە شەودا ئەنجامی بدەیت هیچ کەسێک پێت نەزانێت ئیمامی حەسەنی بەسریە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێت پیاوی وا هەبوو لە سەحابە و تابعینە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت شەو نوێژی دەکرد هیچ کەسێک هەستی پێ نەکرد خێزانەکەی خۆی میوانەکانی مناڵەکانی هەستیان نەکرد باوکیان شەو نوێژ دەکات بەڵام کاتێک تەماشا دەکەی دەفەرمێ میوانیشی هەبوو خەڵک لە ماڵەکەیە بوو نێزانی ئەم پیاوە شەو نوێژ دەکات ولا يعلم به زواره ئەوەی کە لەگەڵیان بوو نەی ئەزانی کە ئەم پیاوە چاکە شەو نوێژ دەکات جا بۆیە زۆرێک لە بەتەمەنەکان دەستیان خۆش بێ شەو نوێژیان هەیە لە گەنجەکان ئازاترن لەو مەسەلەدا لە خاوەن شەهادەکان باشترن لەو مەسەلەدا بەڵام پێویست ناکات لای خەڵکی باسی کرد لە ئەم شەوە ئەمەت نەزانیوە شەو نوێژ دەکەی بە نهێنی بیهێڵەوە بۆ قیامەتی خۆت بە ئیزنی خوای گەورە بۆیە ئەگونجێ چەند کاتێک شەو نوێژ بکەی پیاوچاکی وها بۆ شەو نوێژی کردووە کەسێک هاتۆتە ژوور و یەکسەر پاڵکەوت بۆی نەزانێت شەو نوێژ دەکات ئەو شتانە بۆ خوایە بۆ ڕەزامەندی خوایە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم من استطاع منكم أن يكون له خط من عمل صالح فليفعل
هەر کەسێک لە ئێوە توانە هەیە چاکە و خێری نهێنی بکات با بیکات. ئەگونجێت ئەو نهێنی کۆمەڵە زیکرێک بێ، زیکر شەو خەوتە خێزان خەوی پیاکەوتەوە، مێردەکەت خەوی پیاکەوتەوە، مناڵەکان خەویان پیاکەوتەوە، بخۆ سبحان الله الحمد لله بکە، لا إله إلا الله بکە، الله ئەکبەر بکە، با کەس نەزانێت. والله پیاوچاک هەبووە لەگەڵ خێزانێ لەسەر سەرینێک خەوتومە، سەرینەکەی بە فرمێسکەکانی چاوی تەڕ کردووە، خێزانەکەی پێی نەزانێت، لە ترسی خوا گریاوە. نهێنیتان با نهێنیمانە بێ، نهێنی هەموو شتێکمان با خەڵک نەزانێت. بۆ تۆ ناکرێ بە نهێنی بۆ نوێژی جەماعەت بی، ناکرێ بە نهێنی ڕۆژوو بگری، هەندێک شتێک ناکرێ، بەڵام مەسم ڕۆژی فەرزە نەک سنەت، بەڵام هەندێک شتێک توانی بە نهێنی بیکی. ئێستا من بە جەماعەت نوێژین هەموو خەڵکەمان بینی، ئەمە ناتوانی بە نهێنی بیکی، بەڵام هەندێک چاکە هەیە دەتوانی بە نهێنی بیکی. لە بەرچاو خەڵکیە باسی شتێک دەکرێت تەئسیرەکە ئەگری، نهێنیشان بگری بە هەمان شێوە. لە بەرچاو خەڵک شەونێژ دەکەی، لە نهێنیشان شەونێژت با هەبێ، خێر و سەدەقەی دەکەی بە ئاشکرا دروستە، بەڵام با نهێنیشت هەبێ، هەندێک نهێنی تایبەتت هەبێ. لەوانەیە کۆمەڵە زیکرێک بێ، ئەوەی نهێنی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله علیه وسلم، وەک توێشەی بۆ قیامەتی خۆت هەڵێگری، کۆمەڵە زیکرێک بێ، کۆمەڵە ئەستەغفیرڵڵایەک بێ، لە کاتێکا دەستت بەتاڵە مەجالت هەیە بۆ خۆت زیکری خوا بکە، لە شوێنێکدا دەڕۆی بۆ مزگەوت، لە شوێنێکا بەتەنها دانیشتیتە بۆ خۆت زیکری خوا بکە، ئەستەغفیرڵڵا بکە، زیکرەکانی خوا بکە، با کەسیش نەزانی، با بە نهێنی بێ بە ئیزنی خوای گەورە. ئەو کاتە ئینشاڵڵا دەبینیت ئیمامی حەسەنی بەسری فەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ، والله کۆمەڵە پیاوێکم بینی لە سەحابە و لە تابعین، والله بیان توانایە هەر کردەوەیەک بە نهێنی پێیان بکرای بە ئاشکرانیان، بەس مەجالی تیا وایە بە نهێنی بکرێ، والله بە ئاشکرانیان کرد. یەکێک لەوانە شەو نوێژە بۆ باسمان کرد، شەو نوێژ یەکێ لە حکمەتەکان چیە بۆ ئەوەندە گەورەیە، چونکە زۆر جار بە نهێنی دەکرێت ئەگەر بەیانی خەڵک باسی نەکات. من چۆ زانم تۆ شەو نوێژەکە یان نەکەی ئەگەر بۆ باس نەکەی، تۆ چۆ زانی من دەیکەم یان نایکەم، کەواتە با دەمی خۆمان بگرین. لەوانەیە کۆمەڵە زیکرێکە بێ بۆ خۆمان دەیکەین لە نهێنیدا، شەو خۆمان پیا ناگەی بۆ خۆمان زیکری خوا دەکەین تاخی، با خێزانمان گوێ لێ نەبێ، با کەسەکانمان گوێ لێ نەبێ، لە ترسی خوا بیکەین. لە سیارەکان بەتەنهایی بۆ خۆت نیم سەعات ڕێ بڕی چی داوە لە گۆرانی، بۆ خۆت زیکری خوا بکە، گوێ لە قورئان بگرە، عیبادەتە، بینێرە بۆ قیامەتی خۆت، با کەس نەزانێت تۆ ناو سیارەکان زیکری خوات کردووە، تەنها لە ماڵەوەی زیکری خوا بکە، گوێ لە قورئان بگرە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من استطاع منكم أن يكون له خلق من عمل صالح فليفعل. صحيح الجامع. هر کەسێک لە ئێوە توانای هەیە ئەمە ئامۆژگاری خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم، با کۆمەڵە نهێنیەکی هەبێ، خێر و چاکەی هەبێ، بە نهێنی هیچ کەسێک پێی نەزانی، خێزانی، مێردی، منداڵی، خزم و کەسوکاری با پێی نەزانی، هەندێ نهێنی هەبێت. ئەگونجێ و نهێنیە دوعایەک دوعا بێ، دوعا سيري كخوي قالوا كذا فرمي: إذ نادى ربه نداء خفيا. زكريا بيغمر صلى الله عليه وسلم دعائك نهيني خوي قالوا فرمي خفي واتشعراوة كسبير دعائك زكريا نبو سلامي خوي لسلام هيك كسيك نيبيز جقل أخوة لا يخيسانك من دعوة دعائي نكرت ودروس دعاء باشكلاكي بلا باني هينيش تهبي. إذ نادى ربه نداء خفيا دعائك نهيني كرد كسبي نزاني بلام أم دعاء نهينيا درقاقاني آسماني بوكرايا. خواهي قالوا چي بيفرمو؟ خواهي قالوا چي بيبخشي؟ ولا القرآن باس سيري كذانا چي بيبخشي وچي بيفرمو؟ دعائي كرد خواهي قال بتنها ممهيلا ومن ضالكم بيبخشا من لكاتك على قل خيزان ما بير بوما شو ما تصعلوا أم دعاء نهينيا وايكك خواي قورا كوريكي بيه ببخشي كناوي يحيى سلامي خواي بسر كخوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم هيش آدمي زاد يكنية هلو بناهي نكذبه يا كردويتي يا بدل يا هاتوه يحيى كوري زكريا سلامي خواي بسر كخواي قورا خوي ناوينا يحيى خوي ناوينا يحيى سلامي خواي بسر لجياني دا خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم نقناحي كده نقناح عدل شعاد سلامي خواه لسر خواه يقول بغي أعوه أو دعاء نهيني
کردی بە تەنها خی گەورە خێزانەکەی بۆ چاک کردەوە لە پیری و تەمەنێکی زۆرە خی گەورە ئەو کوڕە خۆشەویستەی پێیان پێ بەخشی کە خی گەورە دەفەرمێ وەسەلام عەلەیه یەومە وولیدە وەیەومە یەموت وەیەومە یوبعەث حەیە. سەلامی خوا لە یەحیا بێ، سەلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە لە دایک بوو، سەلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە دەمرێ، سەلامی خوای لەسەر بێ ئەو ڕۆژەی کە زیندوو دەبێتەوە. دوعایەکی نهێنی کرد، دەرگاکانی ئاسمانی بۆ کرایەوە. لەوانێت تۆش لە شەودا دوعای نهێنی بکەیت، خوا دەرگاکانی ئاسمانت بۆ بکاتەوە ئەو ئاواتە بێنێتە دی کە لە کاتێکە تۆ بەڕاستی مەحاڵە ئەگە کەسێکی بە تەمەن پیرەژنە پیرەپیاوی بپارێت بڵێ خوایە مناڵم دەدرانێ خەڵک گاڵتەی پێ بکە. بەڵام بە نهێنی کردی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە کاتێکە پیر و بە ساڵات چوو بوو هاوشێوەی ئەو مناڵی نەبوو خێزانەکەی. بۆیە ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بانگی نهێنی واتە دوعای نهێنی گەورەترە ئەدەبی تایە، ئەدەبی گەورەتری تایە بەرامبەر بە خوای گەورە. بۆچی ئەفەرمێ لای پاشاکان و دەسەڵاتدارەکانە دەنبەرز ناکرێتەوە، بە نهێنی و بە سووکی قسە دەکرێت، بە ڕێز و بە حورمەتەوە قسە دەکرێت لای پاشاکانە. دە ئەگەر و پاشایە خوای پەروەردگار بێت نمونەی بەرز بۆ خوای گەورەیە. بۆی لە کۆتاییدا دەڵێم ئینشاءڵڵا با کۆمەڵێک نهێنیمان هەبێ لە قورئان خوێندن، لە زیکری خوا، لە شەو نوێژ، لە خێر و سەدەقە، لە هەموو چاکەیەک هیچ کەسێک پێی نەزانێت ئیلا خوای پەروەردگار نەبێت. سەدەقەیەکیش دەکەی با بەس فەقیرەکە بزانێت، کەسێکی کەم بزانێ بە نهێنی بیکە، ئەو کاتە ئینشاءڵڵا ڕۆژی قیامەتە بەرووبوومەکەی بە تەواوی دەبینیت. با ئیخلاسمان تیا بێ، خۆمان فش نەکەین وەکو دووەتەنی پۆز لێ نەدین لە خێر و چاکەکانمانەوە، کۆمەڵێک نهێنیمان هەبێ هەڵیگرین بۆ قیامەتمان، ئینشاءڵڵا لە قیامەت دڵخۆشمان دەکات، چونکە بۆ خوا ئەنجامماندا و ڕیا و سمعیتیان نییە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوة. يا ربي خوايا هيمني وآرامي ولاتمان بپارێزی، خوای گیان ئەوانەی خێر و چاکەیان بۆ ئێمە دەوێت خوای گیان تووشی خێر و خۆشییان بکەی، ئەوانەشی زوڵم مستەم لە هەر میلەتێک دەکەن یا ڕەبی خوای بە گەورەی خۆ لە ناویان بەری یا ڕەب العالەمین. خوای گیان وامە لێبکەی ئیخلاسمان تیا بێ، هەموو کردەوەکانمان بۆ ڕەزامەندی تۆ بێ، لە ڕیا و لە سومعە بە دوورمان کەی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.